یاریەکانی جامی هەرێمی کوردستان گەیشتۆتە قۆناغی پێش کۆتایی و لە یەکێک لە یاریەکان و لە دێربی هەولێر هەندرێن میوانداری برایەتی دەکات. یاریەکە وا بڕیارە ڕۆژی دووشەمە و کاتژمێر 3 دوای نیوەڕۆ لەسەر یاریگەیانی هەندرێن ئەنجام بدرێت. هەردوویانە ڕۆژێک پێش یاریەکە دوایین یەکەی مەشق و ڕاهێنانیان وەک ئامادەکاری لەسەر یاریگەیانی هەندرێن ئەنجام داوە. یانی هەندرێن لە مۆرزە بە ئاستێکی بەرز بەدیار دەکەوێت و بە جیاوازی 3 خاڵ لەگەڵ سیروانی نوێی پێشەنگ لە خانەی دووەمی ڕیزبەندی خولی نایابی کوردستانە و لە جامی کوردستانیش سەرکەوتنی بەرامبەر پیشەسازی و بروسک و هەولێر و دۆک تۆمار کردووە تاوەکو گەیشتۆتە ئەم قۆناغا. هەندرێن ئامانجی هەردوو نازناوی خول و جامە و بە تەواوی پێکاتەکەشی بەشداری یاریەکە دەکات. ئەمە هەر تەموحمانە بوو لە کاسیش هەر نەبیتنەمە لە بگەینە برێم یاری کۆتایی برێم لە خولەکە ئامادەکاری برێم باشمان کردی خۆشمان ئامادەکردێت لە بۆ برێم یاریەکەی دووشەمە لەگەڵ یانی برایەتی ناڵێم ئەمە لە بۆ هەردوو خول برێم چاومالێتی کە هەردوو خول برێم ببینە پاڵەوان ئینشاڵڵا لە یاری ڕۆژی دووشەمە یاریزانەکان لە ڕۆژی خۆیان دەبن ئینشاڵڵا سەرکەوتو دەبین. یانەی برایەتی پاڵەوانی وەرزی ڕابردووی خولی نایابی کوردستان لەگەڵ ئەوەی بە پێکاتەیەکی لاو بەشداری یاریەکانی ئەم وەرزەی کردووە لە خولی نایابیش ئەنجامەکانی جێگیر نین بەڵام لە جام لە یانەکانی سنوور و سلێمانی و ڕزگاری و چەمچەماڵی بردۆتەوە تاوەکو گەیشتۆتە ئەم قۆناغا. لە خولی نایاب ئامانجیمانەوە و بەرهەمهێنانی یاریزانی هەیە و لە جامی شەڕ بۆ نازناوەکە دەکات. برایەتی لە میاریە لە توانەکانی بۆتان دەهام و کاردۆ کەمال و عەبدوڵڵا خەلیل و عومەر ئیبراهیم بەهۆی پێکانەوە بێبەش دەبێت توانەکانی دانا کامەرانیشی بۆ گەڕاوەتەوە. چاومان لەوەیە بەڕاستی بتوانین یەکێک بین لەو دوو تیپێکە لە یاری کۆتایی یاری دەکەن و ئەکیت ئەمە دەرزانین یاریەکی بەهێزمان هەیە لەگەڵ ئەوەی لەبەر ئەوەی یانەی هەندرێن یانەیەکی بەهێز و هەر لە سەرای خولی کوردستانەوە پاڵێوراو بەبەوەی خولی کوردستان ببا و دەرزانین ئەوان یاریگای خۆیانە و دەرزانین ئێمە تیپێکی ماندوین لەو ماوەی ئەخیری و ئەوانش تیپێکن ماندوونین بەڵام لەگەڵ هەموو ئەو خاڵانە دەتوانم بڵێم هەموو حساباتێکمان کردێ بۆ ئەو خاڵانە و حساباتێکی وریش ئینشاڵڵا بۆ یاریەکەی بیانی دەکەین هیوادارم ئینشاڵڵا خوای گەورەش لە کارەکاندا سەرکەوتومان بکات و یاری نێوان هەندرێن و برایەتی بەردەوام بەهێزی زۆری بەخۆیەوە بینیوە لەم وەرزە بەهۆی تۆکمەی پێکاتەی هەندرێنەوە لە هەردوو یاری چوون و هاتن لە خولی نایاب سەرکەوتنی بەسەر برایەتی تۆمار کردووە هەرچەندە هەردوو تیپ بەهۆی نزیکی یاریەکان لەیەکەوە ماندووبوونیان پێوە دیارە بەڵام چاوەڕوانی یاریەکی چێژ بەخش دەکرێت و براوەی یاریەکە دەگاتە یاری کۆتایی. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێم هەولێر.